ئەومان نەبوو سوپاس بۆ خوای گەورە ئێستا کەوانتەر مەعرەس گسکە کارەبایی سەلاجە غەسالە سوپاس بۆ خوای گەورە ماڵێکی خۆش فەرش هەموو شتێ لەخوا بەزیاوێ ئێمە شتێکی سەرتا شتی وامان نەبوو بەس ئێستا لەخوا بەزیای هەموو شتێک بەجەڵی گەورە لەگەڵ قاپی شوشە لە هەموو تاقمێ شەکردیان هەموو یعنی هەموو شتەکان زۆر جوان سوپاس بۆ خوای گەورە دەستی خێرخوازان خۆش بێ خوای گەورە چاکتان بۆ بکە خوای گەورە خوات پاداشتی وەربگرن لەم دنیا و لەو دنیاش. ئێوە ئەی ئاسۆکانی خۆر هەڵاتنی منداڵە بێناز و کەم دەست و خانەوە دەبێنەوەکانی نیشتیمان ئێوە ئەی دەستە پڕ لە میهرەکانی تەقولبابی دەرگا داخراوە پڕ لە ئازارەکان بەردەوام بن لە سڕینی چاوە پڕ لە فرمێسک قەتیسماوەکان ئەی دەستە پڕسۆزەکان بۆ هاوکاری منداڵە بێباوکەکان وەرن پێکەوە غوباری سەر پەرتووکی دڵیان بسڕین و ئاوێزانی ئازار و غەمیان ببین و پێکەوە ببینە چرای ژوورە تاریکەکانی دڵە شکاوەکانیان.